لەگەڵ شنەبا و نەسیمی بەیانیاندا سڵاوتان لەبێ و ڕۆژتان باش. پرۆگرامی ڕۆژ باش پێتانەڵێن ڕۆژ باش بە هیوای دەستپێکی ڕۆژێکی باش و پڕڕووزە بۆ ئێوەی بینەر و بیستەری کوردستان 24 بۆ هیوای ئەم ڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژەکانی دیکە بە وزەوە دەست پێ بکەن ژیانتان پڕکەن لە خۆشی بە ئومێدەوە بژین تا دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک. سڵاو سۆڕان. سڵاو هاژە. سڵاو بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم لە هەر شوێنێکن تەندروست لەشسا دڵەکانتان ئارام و خۆش بێت. وا لەگەڵ ئێمەیە دەستپێکی ڕۆژەکەتان دەست پێ بکەن بە کۆمەڵەیە پڕگە و بابەت و زانیاری وەک هەموو ڕۆژەکانی دیکە وەک هاوکارم ئاماژەی پێکرد. هیوادارم کە ڕۆژێکی باش خۆشتان دەست پێ کرد بێت و لەگەڵ ئێمە ئەم کاتژمێرە بەردەوام بن وەک هەموو ڕۆژێکی کاتژمێر حوتی سەر لە بەیانیە و هاتوین بوونێتەوە میوانی ماڵەکانتان. هیوادارین کە میوانێکی ڕۆسوک بین ئەم کاتژمێرە بۆتان. بۆ هیواین سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکە سۆڕان فەرموو. پارێزگاری هەولێر ڕای دەگەێنێت کێشەی کەمی پێداویستی و تیمی تەندروستیان هەیە. فرسەت سۆفی پارێزگاری هەولێر لە میانی بەشداریکردنی لە ژووری هەواڵی کوردستان 24 ڕایگەاند ئەگەر ژمارەی توشبوانی کۆرۆنا زیاتر بن ناتوانن وەک پێویست لە نەخۆشخانەکان چارەسەری پێویستیان بۆ بکەن. ڕاشیگەاند ئێستا کێشەی کەمی پێداویستی و تیمی تەندروستیان هەیە. ئاماژەی بەوەش کرد بەشێک لە شوێنەکان بە جێبەجێکردنی ڕێکاری توندی خۆپارێزی دەکرێنەوە. دۆخەکە لە سلێمانی قورسە و پارێزگاری سلێمانی ڕایدەگەنێت کەوتونە تا قۆناغێکی مەترسیداری کۆرۆنا. هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی با کوردستان 24 ڕاگەاند بەهۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی لە ناو کۆمەڵگە کەوتونەتە ناو قۆناغێکی مەترسیدار. ئاماژەی بەوەش کرد پێویستە ئەو توشبوانەی باری تەندروستیان جێگیرە لە ماڵەوەی خۆیان بمێننەوە و کەرەنتینی خۆیان بکەن و چارەسەر وەربگرن نەک لە نەخۆشخانەکان. وەزیری دەرەوەی عێراق ڕایدەگەێنێت ڕەوشی ئێستای سووریا هەڕەشەیەکی جددیە لەسەر ئاسایشی نیشتیمانی عێراق. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لە کاتی بەشداریکردنی لە کۆنگرەی بڕۆکسل بۆ پشتیوانی لە دواڕۆژی سووریا و ناوچەکە ڕایگەاند پێویستە بەبێ جیاوازی و ڕوبەڕووبوونەوەی هەموو گروپە چەکدارەکان ببینەوە لە ناوچەکە. ڕاشیگەاند ڕەوشی ئێستای سووریا کاریگەریەکی گەورەی لەسەر ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەیان هەیە. جەختیشی کردەوە تاکە چارەسەر بۆ دۆخی سووریا چارەسەری سیاسیە. یەکێتی ئەوروپا لە ئەمڕۆوە سنوورەکانی لەگەڵ 15 وڵات دەکاتەوە. یەکێتی ئەوروپا بڕیاریدا لە ئەمڕۆوە سنوورەکانی لەگەڵ 15 وڵاتی جیهان بکاتەوە. بەڵام بەهۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا ئەمریکا لە ناو لیستی ئەو وڵاتانەدا نییە و سنوورەکانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا بەداخراوەی دەمێنێتەوە. یەکێتی ئەوروپا ئاماژە بەوەش دەکات چین پابەند دەبێت بەو ڕێکارانەی بۆ کردنەوەی سنوورەکان دیاری کراون. 385 لە توشبووان کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونا کە ماوەی 2 هەفتەیە لە سلێمانی چاک بوونەتەوە. دکتۆر سەباح نەسرەدین بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەاندووە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو 385 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی چاک بوونەتەوە. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامەوە. یەکەم هەواڵی ئەمڕۆمان یاخود یەکەم بابەتمان جیا لە هەموو ڕۆژەکانی دیکە یاخود لەو ئامارانی کە هەمیشە ڕاگەندێ لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بێ یاخود لە سۆشیال میدیاوە بێ ئەم هەواڵە زۆرجێ دڵخۆشکەرە کە باز لە ئامارەکانی چاکبوونەوەکە. ئێمە هەمیشە بیستین کە ئامارەکانی توشبوون یاخود بەداخەوە گیان لە دەستدان ئەبیستین، بەڵام جیا لەوە ئامارەکانی چاکبوونەوەیە کە لە 2 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 385 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی چاک بوونەتەوە کە بە وتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دکتۆر سەباح نەسرەدین ڕایگەاند بوو کە
ئەو ڕێژێ لە 2 هەفتەی ڕابردوودا چاک بۆتەوە و هەروەها بەڕێوەبەری گشتی سلێمانیش ئاماژەی بۆ کردووە کە لە ڕۆژی سیانزەی مانگی ئایارەوە هەتا ئێستا 867 توشبی کۆرۆنا چاک بۆتەوە. ئەجێ دڵخۆشیە هاژە لەگەڵەوەشە ئێمە دەبینین کە ڕۆژانە و کەسانی کە چاک دەبنەوە بە خێزانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە دەچن بۆ بەخشینی پلازمای خوێن. ئەوە یعنی وامان لێ کات کە ئومێدێک هەبێ بۆ ئێمە هەر کەس تووشی کۆرۆنا بوو شتنیانی بە دۆخێکی خراپاتیە پەڕەیە خود زۆر بە سەختی بیگرێ خود چاک نەبێتەوە نە ئەوتە ئامارەکانی چاکبوونەوە سپاس بخوا زۆر زیاترە لە ئاماری گیان لە دەستدانیان خودوانی کە حاڵیان ناجێگیرە بە هیوای ئەوانەش کە زووتر چاکبنەوە ئیتر هیچ هەواڵێکی گیان لە دەستدان نەخوێنینەوە لە هیچ شوێنێکەوە ئینشاءالله. بەڵێ و دەچینە سەر بابەتێکی تر کە باسی مانگی حوتەوە ئێمە هاتینە ناو مانگی حوتەوە کە مانگێکی زۆر گەرمیشە و یەکی مانگی حوتی هەموو ساڵێکیش یادی لەدایکبوونی سەدان کەسە کە لە هەرێمی کوردستان کە لە ڕاستیدا لەم ڕۆژە لەدایک نەبوون و لە ناسنامەکەیان ئەم ڕێکەوتە تۆمار کراوە. چەند کەسێکیش لەم ڕۆژە لەدایک بوون باسی ئەوە دەکەن لەو ڕۆژەدا هیچ هەستێکیان نییە و یادەکەش ناکەنەوە چونکە یادی خۆیان نییە بەڵام بۆیان دەرراوە. فەرمانبەرێکیش لە بەشی وردبینی کارتی نیشتیمانی هۆکاری ئەوەی ئاشکرا کردو کە بۆچی بەشێکی زۆری هاوڵاتیان ناویان لەم ڕێکەوتە تۆمارکراوە بەشێکی زۆری کورد هەمومان یەکی کاوێ بە یەک هەمومان یادی لەدایکبوون بابزانین بە یەکی حوتیشە لەبەرەوەی ئەو کات یعنی تقریبا لە ساڵی 1950 تا 70 ئەو سەردەما کەمتر خەڵک لە نەخۆشخانەکان مناڵی بوو یاخود بە شێوەیەکی فەرمی تۆماریانە کرد زیاتر لای مامانەکان بوویان گویان نایە بەوەی کەم ناوی مناڵەکە تۆمارکەن دواتر لە بزەبت نازەم لە چ ساڵێک بوو کە ینی ناسنامەیان بۆ دەرکردن ئیتر ئەو ڕۆژێک کە ناسنامەکە دەرکرا بۆ خەڵکە هەمووی بە یەکی حوت تۆمارکرا ئیتر هەر ڕۆژێک لەدایک بوو بێ زۆربەی زۆری بە یەکی حوت ینی تۆمارکرا و نازنامەی بۆ دەراتۆ بووە ئێستا کەسیان لەو ڕۆژە عیدمیلاد ناکەن و دڵیان پێی خۆش نییە بابزانین زانانی هۆکارکە جگە لەوەش چیترە. باسی ئەوە دەکات چۆن زانیوێتی ڕۆژ و مانگی لەدایکبوونەکەی کە لە ناسنامەکەی تۆمارکراوە ڕاست نییە. فەرهاد لەدایکبووی ساڵی 1970ە. بەرواری لەدایکبوونەکەی ڕۆژی یەکی مانگی حوت نووسراوە. ئەو بە پێکەنینەوە دەڵێ تەمەنم 15 ساڵ بۆ کە زانیمە ئەم بەروارە ڕاست نییە. هەروەها دەڵێ جیا لە خۆم دایکم و بابم و دوو برا و خوشکێکیشم لە دایکبوونیان ئەو بەروارەیە. فەرهاد بۆ خۆشی و پێکەنین باسی دەکات زۆربەی هاوڕێکانی هاوتەمەنیشی هەر لەو ڕۆژە لە دایکبوون و دەبێ ئاهەنگێکی بە کۆمەڵیان بۆ ساز بکەن. مامۆستایەکەم بەردەستەکەمان مدیرەکەمان هەموو یەکی هەفتە ئەو کاتی بەدوادا چوومان کرد و پرسیارمان کردو لە مام و لە کەسە گەورەکان لەبەر ئەوەی تۆماری هین نەبووە ڕۆژی لەدایکبوونی ڕاستەقینە نەبووە لە ناوەڕاستی ساڵ نووسیانە مەسەن پرسییان ئەمە موالی چەندە موالیت هەفتایە موالیت پەنجایە چەندی چەند نازانی 300-400 برادرم هەموو یەکی حوت لەدایک دەبی کە دێکمەوە تەماشا دەکەم یەکی هەفتە هەمووی پەیامیان لە بۆ دەنێن زۆر چای دێنم لە پەیامە کرد دەدەم ڕۆژی لەدایکبوون پیرۆزبی بەڵام ڕۆژی لەدایکبوونی ڕاستەقینەی خۆت نییە ئەمەیان. براکەی فەرهادیش باسیەوە دەکات جیالەوەی خۆی لەدایک بووی ئەم ڕۆژەیە هاوسەرەکەشی هەر لەو بەروارە لەدایک بووە لە کاتێکدا خۆی لەدایک بووی 25 مانگی 11ە. هەستیش بۆ ناکە ئەم ڕۆژە تایبەت بێ بەوان چونکە بەروارەکەی هەڵەیە. حتممە لە بەرەوەی بووە لە نەخۆشخانەکان منداڵ دایک نەبووە بەیانی ولادیان نەبووە کە کاتی نفوسیان دەرناسنامە دەرهینەیە پرسییان نەم چ ماگە لەدایک بووە ئەگەر باسمان کرد ئەگەر 6 مانجی یەکەم بێ نووسیان یەک ئەگەر لە مانجی هەفت بەرە و مانجی 12 بیتنەوە نووسیان یەکی هەفت ساڵێن کردە دوو بەش و ڕاست بۆی نووسیتیان چکە بەیان ولادەگینێ بەلگە یەگینێ لە چ ڕۆژێک بزەبە لەدایک بووە. وڵی ئەوە فەرهادی برامە خێزانمە وابزانم برایەکم بە ڕەحمەت بێویژ بوو هیچ هەفت مسرا بوو باوکمە لە عایلێمە کۆمەڵێک هەمویان ئەوەی
تەمەنیان بڕەن گەورەیە هەمویان یەکی حەفت نووسراین تەمەنم بڕە گەورە بوو فەرمانبەری بەشی وردبینی لە فەرمانگەی تایبەتی کارتی نیشتمانی لە قەزای خەبات کە خۆی و هاوسەرەکەی و تەنانەت براو خوشکەکانیشی هەر ئەو بەروارە لەسەر ناسنامەکەیانە هۆکاری ئەوە ڕوون دەکاتەوە. پێشی 50 پێشی سەرژمێری گشتی خەڵکەکە ساڵەکەی بۆ خۆدادەنا کە ساڵی هەر ساڵێک بە زۆربەی مانگ و ڕۆژەکەیان نەبوو کە یەکی هەفتیان بۆ دانا یەکی ئەوتەکە بۆ ئەوەی بوو کە ناوەندی ساڵە لە ناوەندی ساڵ دەکەوتە ناوەندی ساڵ زۆربەی خەڵکەکە هەبوو ساڵەکەی دەزانی مانگ و ڕۆژەکەی هاو بوو نەیدەنووسی ئەمەش کاتی خۆی سەلاحەتی ئەمی سزل مەدەنی بوو یەک لە هاوڵاتیەکان مەسەلەن دەهات عریزەیەکی تەقدیم دەکرد کاکە مانگ و ڕۆژەکەم بۆ دانێ ئەویش لێن دەریەکی ئاوتی بۆ دادنەوە و دیاریکردنی ناوەندی ساڵ یەکی ئاوتی بۆ دادنا زۆربەی خەڵکەکە لەو کاتێ بوو لەبەر ئەوەی مستەشفا هەبوو خەستخانە هەبوو برێ ناوی تۆمار بکرێ نە هیچ محکەمەیەکە بۆ ئەو کاتی بەو شێوازە لە ڕۆژی یەکی مانگی حوتی هەموو ساڵێک بە سەدان کە زیادی لەدایکبوونیانە. وەکو باسیشی دەکەن لە نێوان ساڵەکانی 1950 تا کۆتایەکانی دەیە هەفتە بەهۆی تۆمار نەکردنی ناویان لە نەخۆشخانە و لە دایکبوونی منداڵان لە ناوماڵ و لە سەردەستی مامان زۆربەی ئەو کەسانە لەو ساڵانە لە دایکبوون بەرواری ئەو ڕۆژیان لەسەر تۆمار کراوە هەندێک یادەکە دەکەنەوە هەندێک هاوڵاتی دیکەش هیچ لەو ڕۆژە هەستێکیان نییە. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. کەواتە بەو کەسانەی کە ئەمڕۆ بەڕاستی ڕۆژی لەدایک بوونیانە و ڕۆژبوونیانە و ئەوانش کە لەم ڕۆژە تۆمار کراون پیرۆزیان بێ و تەمەندرێژ بن بە هیوای ئیشەڵات تەمەندرێژی و بەختی باش و هەموو شتێکی باش بۆیان بەڵێ. ئێمە بینیمان و بیستمان کە لە سەرەتای ئەم ساڵەوە بوو باس لەوە کرا کرێی خزمەتگوزاریەکان لە یەکە نیشتە جێبوونەکان کەمەکرێتەوە کە حکوومەت هێرمی کوردستان بڕیاریە کە ئەو کرێە کەم کاتەوە بەتایبەت لەلایەن ئەو کەسانەی کە یەکەی نیشتە جێبوونیان هەیە یاخود کۆمپانیاکانی یەکەی نیشتە جێبوون کرێی خزمەتگوزاریەکان کەم کرێتەوە کۆزانین کە کاتێکە چین بمانوێت ئاپارتمانێک یاخود هەر شوقەیەک نرخەکەی بپرسین کرێی خزمەتگوزاریەکەی ئەوەندە زۆرە کە کرێکە ینی زۆر جار وا ئەکاد نەتوانی بیگریت یا هەندێجار بە مترە حەسەبی متری ئەوەنە مەسەن بۆ نمونە 150 متر بێتەوە بە 150 دلار بدەیت بەس بۆ کرێی خزمەتگوزاریەکە یان زۆر جار خزمەتگوزاریەکە لە ئاس پێویستیشانە بەڵام کرێکی زۆرتر داناوە لەسەری بۆیە بۆ ڕێکخستنەوەی هەموو ئەو کرێیانە کە بڕیار بوو لە یەکی حوتەوە کاری پێ بکرێت و ئەو کرێیانە هەمووی کەم بکرێتەوە. ئێمەش ئەمڕۆ میوانداری بەڕێز کورد و ئەحسان عەبدولسەمەدمان کردووە کە بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی دهۆکە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە بێ بەیانیت باش کاک کوردەوە سڵاوە لەبێ بە هیوای تەندروستێکی باش پێمان بڵێ ئایا کەمکردنەوەی کرێی یەکە نیشتە جێبوونەکان چۆنە بە چ میکانیزمێکە کرێ و لە سەدا چۆنە بێ ڕوونکردنەوەمان بیتێ. بەڵێ ئەم کاتتان باش سپێدەیا بینەرێن کوردستان 24 باش بیتن وەکی جەنابێتە ئاماژە پێدای چارچوڤێ وان بریار و ڕاستپاردێن کو ji لای ئەنجومەنی وەزیران و هاتینە دەرێخستن ئەو ژی ڕاوەستیان لەسەر بەهای پارەیە خزمەتگوزاریên پرۆژên ئاکینجیبوونێ ku مولەتەوە بەرهێنانê هاتینە ئاواkirin û danan me li parêzgeha dihûkê jî amadekariyên baş kirîne ku bi şêweyekê rêkûpêk û ev xizmetguzariye yekem car bêne rêkxistin çunke min divêt amajê pê bidem li Kurdistanê çi yasa û rênmayê taybet nebûyne berînûke ku ev xizmetguzariye pê bêne rêkxistin ji ber hindê ev rû me biryara daye ku em bûjara êkê evan xizmetguzariya rêk bêxîn û dîsa jî pênase bikên yanî pêkhatên wan diyar bikên ka xizmetguzarî çi bixwe vedgirît wekî cenabête amaje pêdayî rengê xelkî bixwe jî gelek cara nedzanî parê xizmetguzariyê wextê detin dê çi pê vehête kirin yan wextê kêşeyek bû durust bît ew pare şimolt ket naket berindê me pênaseyek dê hebîtin bû xizmetguzariya keş paqişkirin e security ye parê siyanê ye çavdêriya baxçe û حدیقین اول پروژه اوید هنی همی برگه دهنه پیناسه کرن و دیسا جی دهنه تسعیر کرن ده بهایک به هر برگه که هتدان
و دیف دامه بریارک و ام بیجی نوا کمپانی تا اف بهای هنی اگر آماده بن وی کاری بکن باشه اگر آماده جی نبن ام دی وکو تندرک راگه هینین و بشوه سر کم کرنه که آشکرا دی اوان خدمت گذاریا بو وان کمپانی وی کارید کن هن راگه هاندن وکو تا آماجه پیدای بگومان هدف هم اوکو اف بهای بیت کم کرن یعنی تارگت آمجی تصورام 25 حتی 30 صده ام دی اوان بهایت نوکش خرکیت نورگرتن دی کم کن و دی کوالیتی آوان جی همان دم دا برستر لیتن نکو دی همان کوالیتی مینیتن بس دی هنه برس کرن و افتشتی کو پیویستل سروان کمپانیا وقتی کشه و آریشه و کماسید و پروژه دا چه ببن برانبر وی پاره اف ارکی خورابن اف کمپانی تا بەڵێ کا کردو پێمان بڵێیت ئەو کەمکردنەوەی خزمەت گوزاریەکان هەموو پرۆژەکانی نیشتە جێبوون دەگرێتەوە؟ بله هەڵبەت هەمیان دەگیریتەوە و ئەوێت کو مولەتەوە بەرهێنانی بۆهاتیە دەرەخستن و خوشبەختانە پرۆژەیە تەین کو دەروێ مولەتەوە بەرهێنانێژی هاتینە دانان ئەو ژی ڕێبەبەریên پەیوەندیدار دەربڕینە ئامادەیە خوک و هەر دیگەر لیژنا شلایەمە هاتیە پێکینان ئەوان پرۆژاژی بخۆڤە بگریتن و سەرجەمێ ئەوان پرۆژێت ئەم بێژینێ یەکێن یەشتە جێبوونێت و چ ئەپارتمنت بن چژی villa ben de شمولکن و de سر راستین همیان بەڵێ کاک کردووە بۆ پێی بەڕێستان بەڕێوەبەری گشتی و بەرهێنانن بێگومان کۆنتاکتان هەیە لەگەڵ بەڕێوەبەری گشتی پارێزگاکانی دیکە هەمی هەولێر و هەم سلێمانی ئایا ئەم کەمکردنەوەیە شمولی هەموو پارێزگاکانەکات و لەگەڵەوە شاکە شمولی پارێزگاکانەکە ئایا بۆ هەموو یەکە نیشتە جێبوونەکە نیشتە جێبووەکان یەک ئاستا یاخود بەپێی کوالیتیەکەیە گۆڕێ یان ڕێژەیەکی دیاریکراو دانراوە؟ ولی هەڵبەت بێگومان سەرتاسەریە و بریارە ئەنجومەنی وەزیران کو شمولی هەر سێ پارێزگایە هەرێما کوردستانی دکەتن و ئەم هەر سێ ڕێبەبەری لیف پێزانینێت من قۆناغێت کارکردنێ داینە چونکە ئەvê پرۆسێ وەکو من ئاماژە بێدایت بریارە ئێکێ بووە دەهێتەکردن یەکەم جار me em behsê dihûkê dikin me amareka rêkûpêk berhevkiriye ka me li dihûkê 35 projeyên yekên niştecêbûnê ku mûlet hatiye dan berîn û ke evan her 35 proja parê hate wergirtin bi şêwê cuda cuda ne dîsa ew erkê bû van kompanya çê dibû bi şêwê cuda cuda ne berindê me amareka rêkûpêk dirûst kiriye û em ê qonaxê destpêkî da yanî lijneyeka bala hatiye çêkiriniş rêveberiyê peywendîdar ku rêveberxwe endamên tê da serokatiya cêgirê parêzgarê dihûkê ye و dîsa jî lijneyê hunerî yan jî em bêjînê teknîkî hatîne dirûstkirin ku hemî rêveberiyê peywendîdar dîsa pêk tên ku em bişên pênasew û tesîra birgêt evan xizmetguzariya bikin ku li ayîndekê nêzik em tu armanca me ew ku bu heyva bihêtin ev pare bête rêkxistin û dîsa hewlatî bizanît wextê em bêjîn xizmetguzarî çi erk dikefte ser wê kompaniyeyê ku mesela babetê siyanê ne yê çavdêriyê ne yê paqijkirineka rêkûpêktir ev hemî dê hêne kirin yanî me best ew hem ev pare bête kêm kirin hem jî kualitiya van xizmetguzariya bête beriz kirin باشە زۆر باشە کا کردو ئەگەر پرۆژەیەکی نیشتە جێبوون ویستی لەو بڕیارە لا بدات و جێبەجێی ناکات ئەو کاتە چۆن بەرهەڵستی ئەو پرۆژەیە ئەکەنەوە ولی هەڵبەت بەپێی وان بریارش ئەنجومەنی وەزیران دەرکەفتین و دیف یاسا و ڕێنمایە ئەم دێ کارێخۆ هەستین و دێهێنە سزادان و دێوان کۆمپانیایەت پێگیر نەبن بێگومان دیف یاسا و ڕێنمایە دێ دوورێخینش کارێ خزمەتکردنەوە پرۆژە مە مافی هەیە لیف قانون و تعلیماتە کو ئەم وام پێناسەوە خزمەتگوزاریە بکەین و دیسا ژی دەینەف کۆمپانیایەکە و باشتر و بەهایەکی ئەرزانتر بوو وی خەلکی وێ خزمەتگوزاریە بکەێت چکە دیف یاسا و بەرهێنانێ ئەرکێ وا کۆمپانیایەت هەنێ تەنها ئاواکردنەوە پرۆژە بوو پشتی سادێ دوماهیک تێن ئەوان لیف یاسا و ڕێنما دیسا هیچ مافەک نینە و بێژن ئیلا ئەم و وی شێوازی و کەیفا خودێ سەرە دەریەکێ بەرندێ شکێماسییا بەرین و کەک و ئەف بوارە بەرچاف نەهاتیە وەرگرتن کار هوسا برێڤێت چوویە لێش نوکە پێڤەمە بریارە دایک و بێنە ڕێکخستن و بێگومان ئەز دڵنیامم کەس نەشێتن شیاسایە لا دەتن و هەمی دێ پێگیر بن ئەوان بریارێتەنێ
بەڵێ کا کوردۆ زین کە یەکە نیشتە جێبوونەکان لە شوێنێک بۆ شوێنێکتر جیاوازی هەیە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ئەوەی کە چه خزمەت گوزاریەک پێشکەشەکەن ئێوە لیژنەکانتان کەی دەسەکەن بە چاودێریکردنی ئەو یەکانە بەتابەت ئێستا لە هەولێر ماوەیەکی زۆرە دەستی پێکردووە چەند دەقەی هاتوچۆ هەبوو بەڵام پێشتر لیژنەکان چاودێریان کردن ئێوە کەی دەسەکەن بە چاودێریکردنی ئەو یەکانە و پێشمان بڵێ بەگشتی چەند یەکەی نیشتەجێبوون هەیە لە پارێزگای دووهۆک ئایا ئەتوانن لە ماوەکی کەما هەمووی بەسەر بکەنەوە و ڕێکی بخەن؟ بله هەلبەت وەکی من ئاماژە پێدای مە 35 پرۆژە هەنە یاساوە بەرهێنانی هاتیدەدان مولەت پێ هاتیەدان ئەف 35 پرۆژە قۆناغی جودا جودایت کارینە ینی هەندێک 600 سادێت تمام بووینە هەندێک هێشتا القۆناغێت مەسەلە 8 سادێ 9 سادێ هەندێک قۆناغێن دەستپێکینە بەس ئەف پرۆژێت خەلک تێدا ئاکنجی بووی سەرپشکا کارێتمەیەک و ئەم وەکو من ئاماژە پێدای ئەف بریارە بۆ هەیوا بهێت دێچنە بوارێ جێبەجێکردنێ و بێگومان وەکیتە ئاماژە پێدای دێ کواڵتیا وان شقا ینی پرۆژێت و ئەم بێژین های کۆست ئەپارتمنتن هەندێکژی پرۆژێت ناڤنجینە هەندێکژی پرۆژێن کێم دەرابەتانە ئەوێت هەنێ دێت بریارێت مەدال بەرچافێ نەوەرگرتن شێوازێکی و کە هەر پرۆژەیەکی بێگومان چەند یەکە تێدا هەنە و چەند ڕێژێن دەڤەرێن vekirî ئەم بێژین باخچە و حەدیقە تێدا هەنە ڕێژێت کەسکاتیە چاوانە چەند گەراج تێدا هەنە حتا مەلبەرێک و ئەم ڕووبەری هەر یەکەیەکێ بەرچاو فەرگرین دەمێ دانا پارێن خزمەت گوزاریە چونکە دنیای حتا ینی حساب بوو مرۆڤ تێتەکردن ینی ئەپارتمنتا هەی 5 مرۆڤ تێدا دژین ئەپارتمنتا هەی مرۆڤێک تێدا دژین دو مرۆڤ تێدا دژین ئەوێن هەنێ بەرامبەر وی پارەی ڕەنگە دیف لۆجیکیژی یە 5 کەس تێدا دژین احتیمالە گلێشێوی پتر بیت هاتنۆچوونایی پتر بیت وەکی دو مرۆڤان نەبیتن بەرەندە دێوان تشتا هەمیال بەرچاو وەرگرین و بوو بەرسەواتەژی مەلدهوکێ نزیکی 30,000 شێوەکی گشتی 30,000 یەکێن ئاکرجیبوونێ دیف یاساوە بەرهێنانێ مولەت پێ هاتیەدان بێنە دروستکردن پارێزگاوا دۆکێ بەڵێ کا کوردۆ جەنابتان وەک بەڕێوەری گشتی و بەرهێنان دەزانین کە هەندێک پرۆژە هەیە ئێستا وەستاوە لە کار وەستاون و هەندێکیشیان بزانیوانی کە وەستاون کەی دەستەکەنەوە بەکارکردن و کاتێکیش کە دەستەکەنەوە بەکارکردن بە هەمان میکانیزمێک کە ئێستا بۆ ئەم پرۆژە نیشتە جێبووانە دای دەنێن بۆ ئەوانیش هەمان ڕێکار جێبەجێ ئەەکەن هەمان بڕیار ئەوانیش ئەگرێتەوە بله هەلبەت ئەف پێنگاوە وەختێ بنە بریار دێ سەر هەمی پرۆژایەت کۆت کاری داوێت شنی مولەتجی بوو تێتەدان دێ شمولی هەمیا کەتن و پارێزگا دووکێمە پرۆژەیەک مایەک و ڕاستیژی کار وەکو پێویستێدا دەرباستا بیت لێ شێوەکی گشتی پرۆژێت مەیت کەرتی ئاکنجیبوونی هەمی ئەڤروکە قۆناغا کارکردنێدانە ئەف کاودانێ کۆرۆنایە و ئەڤە تا حەدێکی کارتێکردنیە لێ شول و کار نەهاتینە ڕاوستاندن بەردەوام ئەم چاودێری و سەرپەرشتیاوانادا بەردەوامین و ئاستەنگ و پرۆبلمێ بوو چێت بن ئەم شڕێکەوە ڕاکێن بۆ هەندێ دیف مولەتا بۆ هاتیەدان وا پرۆژە بدماهێک بینن و ئەف یەکە بۆ هاوڵاتیان بێنە ڕادەستکردن بەڵێ بێگومان کا کوردۆ ئاگاداری بەو پێی کە لیژنەتان ئامادە کردووە بەڕێزیشتان وەکو بەڕێوەبەری گشتی ئەو ڕێژەی کە دانراوە بۆ کەمکردنەوە چەنە ئێستا بینەران و بیسەران بە تایبەت ئەوانەی کە نیشتەجێی ئەو یەکانن ئەیانوێ بزانن بۆ نمونە جاری وایە $100 وەرەگیرێ لە بەرامبەر ئاسانسۆر یاخود لە بەرامبەر گەراجی سیارە ئەمانە چۆن کەمەکرێتەوە ینی بەگشتی ئەگەر شوقەیەک بگریت $200 کرێی خەدەماتی بێت چەند کەمەکرێتەوە بە ژمارە پێمان بڵیت بله هەلبەت من ئاماژە پێدا و ئەvە هەنێ دێ بڕگە هێنە دەستیشان کرێن ینی هەر بڕگەیەکژی دێ بەهایەک بۆ هێتە دانان و ڕەنگە پرۆژە بوو پرۆژەی جیاواز بیتن چکە پرۆژەیە هەی ڕێژە کەسکاتیە تێدا احتیمالە 30 سادێ 40 سادێ پرۆژەیە هەی ڕێژە کەسکاتی احتیمالە 10 سادێ بیت تێدا بابەتێ دیتر ینی ئەپارتمنتە هەی مەسەحاتێت وا جودانە باڵەخانەیەت هەین 4 شقل هەر نهۆمێکی هەنایەت هەین 2 شقەیەت هەین ینی ئەف بابەتە دێ جودا بن ئەف لیژانت مێ تەکنیکی دێ سەر ڕاوستن بەس ئارمانجامە ئەوە ئەف بەهای نوکە تا ڕێژە 30 سادێژی ئەم دابەزینین ینی ئەوە وەکو تەخمینێکا دەستپێکی
حتی 30 ساده ام وی بهای ابرو کش خلکی تتورگرتن ده دابازینین و اکید ده کوالیتی آوان خدمت گزاری ها جی باشتر لهت و ده دستیشان که وقتی حالاتیت بجید پاره خدمت گزاری یعنی اف پاره برانبر چه خدمتی که ده برگیت و پیناسه توان هینا دستیشان کرن. بله بەڵێ کا کوردۆ وجودی جەنابەت ئێستا وەک بەڕێبەری گشتی و بەرهێنان ئەوە ئەخوازێت کە ئەم هەلە بخۆزینەوە پرسیاری بابەتێکی ترە لێ بکەین کە ئەویش پرسی بە تاپۆکردنی خانوە زیادەڕۆیەکان کەی ئەو پرسە جێبەجێکرێت ئەگەر بە کورتی وەڵامان بدەیت و گەیشتۆتە چۆ؟ والله بابتی یکی از زیاده رویکان احتمال او بابتی و برهنان نبیتن او پیزانینت من هین دیسا انجمنی وزیران گلک برشدی وزارت شهروانی و وزارت کاپیوندی دارد گل وزارت نافخو کاری که باشه تکرنه و از دنیا اوی پروسه دست بکریه و یبو حولاتیا اف بریارت بری رو که بودر چون و اف جهت کل دیف ماستر پلان گنجای بن بو تاپو کرنه دی بو هاولاتیا هینا تاپو کرنه دمک نزیک دا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کورد و ئیحسان بس آماژه فەرموو تنها بود بابت تاپو کرنه دی سال پروژه مولتا و برهنان بوهاتی دان او جی بابت که کو ام ابروکه کار سرد کید دی سال هم ریک خستنا خدمت گزاری و هم تاپو کرناوان چون که پروژه تبوین احتمالا بسالا خلکی دا کنجی بو اللي حتی افرو بو خلکی نهاتی تاپو کرن اف خلکی نبو یا خدان سندید خو دیسا نو که کاریت تکرن کو قوناغه که گلک نزیک همی آستان گید بردم تاپو کرنا وان یکین هنه دیسا بین را کرن و حالاتی بشیتن تاپو یا شقا خو یا جی خانی خو کو پروژه و برهنان دهاتی نه درست کرن ورگریتن فتره که گنجای بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کورد و ئیحسان عەبدوسەمەد کە بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی دهۆک لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ بەشداریت لە ڕۆژباشی کوردستان 24 سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس مینم خێر زۆر سپاس ئێستش با بەیەکەوە ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان ببینین.
بێگومان ئێستا چاوەڕوانیەوەن کە بزانن ڕەوشی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان چۆنە ئەو چی ئەگوزارێ بۆیە ئێمەش لە ڕێگەی پامێرانمانەوە لەو زانیاریانە بێبەشتان ناکەین و ئێستش ئەچینە سلێمانی دیار جەمالمان لەگەڵا بە زانیاریەکانی ئەو گوێبیستە بین بزانین سلێمانی چی دەگوزارێت سڵاو لەبێت دیار بە هیوای تەندروستێکی باش چی هەیە لە سلێمانی؟ بەڵێ هاژە سڵاوت لێبێ من نامێ ئەمڕۆ باسی کۆرۆنا بکەم چونکە چالاکی زۆرە لە سنووی پارێزگای سلێمانی ئەمڕۆ شاندی باڵای کێتی نیشتیمانی کوردستان سەردانی بزوتنەوەی گۆڕانەکاوە لەگەڵ ڕێخەری گەشتی بزوتنەوەی گۆڕان و ژمارێک لە ئەندامانی جواتی نیشتیمانی و گشتی بزوتنەوەی گۆڕان کۆ دەبنەوە و ئامانجە کۆبوونەوەکە پتەوکردنی پەیوەندی نێوان هەردوو لاوە هەروەها پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان و پرۆژەی چاکسازی ئەمانە ناو کۆبوونەوەکە باسەکرێەوە لەمان کاتە تەحەدیەکانی بەرە پێش گۆڕانکاریەکانی هەرێمی کوردستان کە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراق ئەمە لە ناو کۆبوونەوەکە گفتوگۆی لەبارەوە دەکرێت و جیاوازەوە هەرە ئەمڕۆ بڕیارە لیژنەی لامەرکەزی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆب بێتەوە هەڵبەت کۆبوونەوەی زۆریان بە ئەنجام گەیاندووە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بۆ ئەوەی کە پرسی لامەرکەزێت بخەنە سەر پێی خۆی و دوای کۆبوونەوەکان ئەمڕۆ بە پێی وتەی ئەندامانی ئەنجومەن دوا کۆبوونەوەیان دەبێ و دواتر کۆنگرێکی ڕۆژنامەوانیە کە ئەکەن و دەرەنجامی کۆبوونەوەکەیان دەرەنجامی کارەکانیان بۆ ڕایگشتی دەخەنە ڕوو. هاژە جیاواز لەوە ئەمێ باسەوە بکەم کە شەوی ڕابردوو لە یەکێک لە گەڕەکانی سلێمانی دوای ئەوەی چەند هاوڵاتیەک پەیوەندی بە پۆلیسەوەکەن باسەوەکەن کە بۆنی ناخۆش لە نێو ماڵێکە هەیە و دواتر کاچنە نێو ماڵەکە تەماشاکەن تەرمی دوو کەس لە نێو ماڵەکە بە ئەدۆزرێتەوە دواتر پۆلیس دێتە شوێنی ڕووداوەکە دەرەکەوێت کە ئەم دوو کەسێک کە لە نێو ماڵەکە گیان دەستداوە خوشک و برایەکەن براکە تەمەنی 61 ساڵە و خوشکەکە تەمەنی 73 ساڵە بەڵام تا ئێستا هۆکاری گیانە دەستدانەکان ڕوون نییە بۆیە هەر شەوی ڕابردوو تەرمەکانیان گوازرێتەوە بۆ پزیشکی داد لەوێ دەرمان ڕێژەکرێن و چاوەڕوان کە ئەمڕۆ کار لەسەر تەرمەکانیان بکرێ بزان هۆکاری گیانە دەستدانەکان بەهۆی چیوە بووە جگە لە هۆکاری گیان لە دەستدانەکەیان دیسانەوە هاتمە بەڵێ جگە لە هۆکاری گیان لە دەستدانەکان نازانرێت کە دانیشتو یاخود هاوڵاتی کوێ بوون چه شارێکی کوردستان بوون ئایا کوردن عەرەبن؟ بەڵێ بەڵێ تەمەنەر دانیشتووی و گەڕەکان بەڵام هۆکاری گیانە دەستدانەکان ڕوون نییە بەهۆی چیەوە گیانە دەستداوە بەڵام هەڵبەت دیارە زیاد لە 10 ڕۆژەمانە گیانە دەستداوە چونکە بە بۆن دراوسەکان ئەزانن کە بۆنێکی ناخۆشەیە بۆیە کاچنە نێو ماڵەکە بە دوای بۆنەکە ڕۆن کە بینن تەرم دوو تەرم لە نێو ماڵەکە هەیە کە ئەو ژن و ئەو بڵێن ئەو کچ و کوڕە گیانە دەستداوە ئەو خوشک و برای گیانە دەستداوە و پۆلیس دەست بەجێ ئاگادارەکەنەوە تا ئێستا هۆکارەکەی ڕوون نییە بەڵام ئەوەی هەیە ئەمڕۆ دەرەنجامەکان ئاشکرا کرێ بزانە هۆکاری گیان دەستەکەیان گیانە دەستدانەکەیان چییە؟ من نەمویست لە سەرەتاوە باسی ئەوم کرد کە باسی بەدەر لە کۆرۆنا چونکە چالاکیەکان زۆرە بەڵام دیسانەوە هەماتینەوە سەر کۆرۆنا چونکە ژینگە پارێزان باسەواکەن کە نیگەرانن لە ئەوەی کە زۆرێک بەشێک لە هاوڵاتیان کاتێک دەمام و دەستکەش بەکارێنن داواکەن کە ئەو سەڵی خۆڵکە دانراوە بۆی دەستکەش و دەمامکەکانیان لەوێ فڕێ بدەن نەکو ئەوەی کە دیبینیەکرێ لێرە و لەوێ دەستکەش و دەمامک لەسەر جادە لە شوێنە گشتەکان کەوتووە ئەمەش مەترسی ئەوەی هەیە کە نەخۆشەکە زیاتر لەمە هەیە کە بڵاو بێتەوە بۆیە داوایان وایە کە دەستکەش و دەمامکەکان لەو شوێنە نەفڕێ بکرێت. بەڵێ سپاس دیار کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای کاتێک خۆش زۆر سپاس. لە لای دیارەوە دەگەڕینەوە پایتەختی هەرێمی کوردستان و لە هەولێر هۆشمەند سادقمان لەگەڵ دەبێت. هۆشمەند ئەم کاتت باش هیوادارم کە لەش ساغبی پێمان بڵێ کە زانیاریەکان چین لە لای تۆ سەبارەت بە شاری هەولێر. سۆڤان هاژە بەینتان باش بەڵێ ڕۆ لەبارەی و بڕیاری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان قسە بکەین کەویش تایبەت بە داشکردنی نرخی بڵێن خزمەتگوزاریەکەی خزمەتگوزاریەکانی نێو یەکەکانی شتەجێبوون من لەمەوێ زانیاری زیاتر لەبارەی ئەو خزمەتگوزاریانە کە چۆن کرێکانیاندا شکێنێت چەند کاریگەری دەبێت لەسەر جوڵەی بازار و بەزبوونی نرخی یەکەکانی نیشتەجێبوون و هاوکات چ گرنگێکی دەبێت بۆ هاوڵاتیان لەگەڵ ڕاوێژکارێکی بواری ئاقارات گفتوگۆ دەکەین کاک سەردار خاتر باش
ئەمڕۆ ئەو بڕیارە کە سەرۆکی حکوومەت دای داشکانی نرخی بڵین خزمەتگوزاریەکان لە یەکەکانی شتەجێبوون دەچێتە بواری جێبەجێکردنەوە چەند ئەو نرخەدا دەبەزێت و چ کاریگەریەکی لە بواری ئاقارات دەبێت ئەوە پسپۆڕی بەخێراتتان دەکەم بابەتی دابەزار نرخەکان لە مانگی 11 2009 بە بڕیاری سەرۆکی حکوومەت هێرێم کوردستان کاک مسڕ بارزانی بڕیار لێدراوە کە پێداچنەوە بە نرخی یەکەکان خزمەتگوزاریەکەکان نیشتەجێبوون بکرێت بە پێی لیژنێک کە دروست کراوە لە دەستەی سزمار و شارەوانەکان و سەرۆکاتی شارەوانی هەولێر و هەموو ئەو شوێنانی کە پەیوەنددارن بە بابەتە بە ڕێژەی 150 بە 106 پێشنیاری کراوە بە کەمکردنەوەی ئەم خزمەتگوزاریەکان لە بەرامبەر سەوزایی و لە بەرامبەر سکوریتی و لە بەرامبەر کۆمەڵێک شت کە وەردەگیرە ئێستا کەم دەکرێتەوە بەڕاستی کەمبوونەوەی نرخی خزمەتگوزاریەکان وا دەکات کە خەڵکێکی زۆر بگەڕێتەوە ناو پرۆژەکان نیشتەجێبوون کە پێشووتر تێورابوو لێ لەبەرەوەی پێی وابوو ماگانە کرێچێک کە ماگانە بڕێکی زۆر پارەدا لە بەرامبەر خزمەتگوزاریەکان بەڵام کەمبوونەوەی وا دەکات کە جوولەیەکی باش لە بواری عقارات لەسەر یەکانی نیشتەجێبوون دروست بکاتن وا بکات خەڵکێکی زۆر بێتەوە ناو یەکانی نیشتەجێبوون کە خزمەتگوزاریی جوان لە بەرامبەر بڕێکی کەم پارە بیداتن ئەمە کاریگەری نابێت لەسەر کوالیتی خزمەتگوزاریەکان بەڵێ یەکێک لەو ترسانێک یەکێک ئێستا خەڵک دڵخۆشە بەوەی کاگەر هاتووە مانگەیە لە یەکی ئەوتۆ بڕیاری کەمکردنی خزمەتگوزاریەکان بدرێت بەڵام لەلایەکترەوە خەڵک گومان و ترسی هەیەلەوەی کە ئاخۆ ئایا خزمەتگوزارانە وەکوت پێشتر بە هەمان کواڵەتی بە هەمان شێواز پێشکەش بە خەڵک دەدرێت لە بەرامبەر 150 شکانی نرخەکانیان لێرەوە دەبێت حکوومەت هێرێم کوردستان بە هەمان شێواز لیژنەیەک چاودێریکردنی هەبێتن بۆی بتوانێت خزمەتگوزارەکان بە هەمان شێواز و ئەو جوانی سروشتەی کە هەیە لەنێو پرۆژەکاندا بەردەوامی پێ بدرێت کەمبوونەوەی ئەم نرخەکە وا دەکات جموجۆڵی بازار باشتر بێت و نرخی یەکەکان نیشتەجێبوون بەرز بێتەوە بەڵام ئەگەر هاتو چاودێری نەکرێت ئەگەر هاتو خزمەتگوزارەکان بەو کواڵێتی پێشووتر پێشکەش نەکرێت ئەمە وا دەکات کە بەڕاستی خەڵک بتۆرە لە یەکانی نیشتەجێبوون و خەڵک بتۆرە لە شوقا لە خان و لە پرۆژەکان بۆیە ئەمە دەبێت چاودێریی ورد بکرێت بۆی دۆخی بازار هاوسەنجی بەخۆیە ببینێت ئێستا بۆ منە نرخی خزمەتگوزاری لە چیا کەمەکرێتەوە با خەڵ لەوانەیە ڕوونکردنەوە لەوێ هەبێت خۆی نرخی خزمەتگوزاری لە بەرامبەر چی وەردەگیرێت ئەگەر پرسیارەکە بەو شێوازە بکەین نرخی خزمەتگوزاری لە پرۆژەکان بەرامبەر ئەسانسۆر مەسعەدەکان وەردەگیرێت لە بەرامبەر سەوزایی وەردەگیرێت لە بەرامبەر فرێدانی زبڵ وەردەگیرێت لە بەرامبەر سکوریتی وەردەگیرێت لە بەرامبەر پێدانی ئاو ئەمانە سەرجەمیان کۆ دەکرێتەوە پێ دەڵێن خزمەتگوزاری کە پێشکەشی بە هەوڵاتیانەکە لە 20 کاتژمێری ڕۆژدا کاتێک کە حکوومەت نرخ کەم دەکاتەوە نرخ لەمانە کەم دەبێتەوە ینی لە بابەتی سکوریتی سەوزایی ئاو ئاوەڕۆ وەروەها پێدانی ئەسانسۆر چاکنەوەی ئەسانسۆر و چاکنەوەی شوقە و یەکانی نیشتەجێبوون ئەمانە لە بەرامبەردا یەکەی نیشتەجێبوون لە پرۆژەکان پارەوە دەجێت بەڕاستی پێشووتێ نرخێکی یەکجار زۆر بوو و پرۆژەکان بۆ خۆیان بەدڵی خۆیان نرخەکانیان دیاری دەکرد ئەم بڕیاری سەرۆکی حکوومەت بڕیارێکە کە ڕاستەوخۆ کاریگەری بە خەڵکەوە هەیە ڕاستەخۆ خەڵک سودمەند دەبێت و ڕاستەخۆ پارە بۆ خەڵک دەگەڕێتەوە کەمەژ یەکێکە لە کارەکانی چاکسازی یەکێکە لە بڕیارە هەر بووێرەکان کە ڕنگدانەوەی واقعی لەسەر واقعی ڕۆژانەی خەڵک دەبێتن لە مەودووە زۆر سپاس بۆ بەڵێ منەگەڕێمە لایەوە زانیاریەکان بوو لەبارەی کەمکردنەوەی نرخی کری خزمەتگوزاریەکان کە لە یەکانی نیشتەجێبوون کە بە بڕیاری سەرۆکی حکوومەت بەویستە ئەو نرخە کەم بکرێتەوە بۆ خوار نیوە بەڵێ بێگومان هۆشمەند بڕیارێکی باشە بە تایبەت لە لای تۆ چونکە خۆت نیشتەجێ ئەو یەکانیت و دڵنیاشم کە کرێکی زۆرەیشە لەسەرە بەڵێ زۆر سپاس بۆ هۆشمەند کە لەگەڵمان بوو سپاس بۆ گفتوگۆکەت و سپاس بۆ میوانەکەشت بەڵێ دێنەوە سەر باس و بابەتی کۆرۆنا چونکە تا بەم شێوەیە تەشانەی کردبێت دەبێ هەموو ئەو زانیاریانی کە لەبارەی کۆرۆناوە هەیە ئێمە ئاگاداری بین و ورد و درشتی بزانین دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپاراستن لەو پەتایە بەکارهێنانی هێڵەکانی گشتی گواستنەوە لەلایەن دانیشتوانی ئوسترالیا بە ڕێژەی لە 175 کەمی کردووە لە بەرامبەریشدا ڕێژەی بەکارهێنەران و بەکارهێنان و فرۆشتنی بایسکل لە 150 زیادی کردووە و دوای 3 ساڵیش لە داخرانی بەشێک لە شەقامەکانی تایبەت بە هاتوچۆی بایسکل لە سیدنی ئەو شەقامانە جارێک دیکە کرانەوە خۆزگەل لای ئێمەش ببێ بە کولتور ئەم شتە وەکو زۆر کەس هەوڵیە بە تایبەت لە سلێمانیش هەم لە سەر ئاستی تاک و هەم لەسەر ئاستی گروپیش یاخۆت ئەو گروپانەی کە بە تایبەت ژینگە دۆستن هەوڵیاندا کە بە پاسکی ماوەی ینی زۆرێک لە قوتابیان و خوێندکارانی زانکۆی سلێمانی کردیان بە کللتور و ینی ئەگەر ئێستش داوام بمایە هەر بە بایسکل هاتوچوانە کرد دەڵێ بەو هیوایی کە هەم بۆ تەندروستی خۆوان و بۆ پاگراگرتنی ژینگەش با پێکەوە ئەم ئیناسەر بین کە هەژە ئامادەی کرد
بەپێی ئامارەکانی حکوومەتی ویلایەتی نیو ساوز وێلز لە ئوسترالیا بەکارهێنان و هێڵەکانی گواستنەوە و هاتوچووی هاوڵاتیان بە پیادە لەسەر شەقامەکان بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 75 کەمی کردووە. ئێستا هاوڵاتیان بۆ هاتوچۆکردن زیاتر بایسکل بەکاردەهێنن. دانیشتوانی ئەو وڵاتەش ئاماژە بەوە دەکەن ئێستا ڕووداوەکانی هاتوچۆ و قەرەباڵغی لە شەقامەکان کەمی کردووە. کاتێک حکوومەتی سیدنی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنای گرتەبەر و هاتوچۆی قەدەغە کرد. هاوڵاتیان بایسکلیان بۆ هاتوچۆکردن بەکارهێنا. ئێستا وای لێ هاتووە زۆرترین کات بایسکل بەکاردەهێنین. بەڕاستی ئەو قەرەباڵغی ئۆتۆمبیل و ڕووداوەکانی هاتوچۆی کەم کردوتەوە. من 3 ساڵە لێرە دەژیم هەرگیز بەکارهێنانی پایسکلم بەم شێوەیە نەبینیوە. بەرپرسانی حکوومەتی سیدنی ئاماژە بەوە دەکەن هاتوچۆ بەکارهێنانی بایسکل لە شەقامەکان لە 2 مانگی ڕابردوو بە ڕێژەی لە 150 زیادی کردو و هاوڵاتیان کەمتر هۆکارەکانی گواستنەوەی گشتی بەکاردەهێنن بە شێوەیەک چەند هێڵێکی تایبەت بە بایسکل لە ناو شەقامەکان هەبووە و ماوەی 3 ساڵە داخرابوو بەڵام ئێستا کراونەتەوە. ئێستا کە ڕێژەی بەکارهێنانی بایسکل لەلایەن هاوڵاتیانی ئوسترالیا بۆ هاتوچۆکردن زیادی کردووە وای کردووە نرخی 2 جۆر بایسکل بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە. بەرپرسانی ئەو وڵاتە ئاماژە بەوەش دەکەن بەکارهێنانی بایسکل جگەلەوەی وەرزشێکی باشە و توانای جەستە بەهێز دەکات هەروەها ڕووداوەکانی هاتوچۆشی کەم کردوتەوە. دەتوانین بڵین کۆرۆنا سوود و زیانی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی زیانەکانی زیاترن. بەڵێ ئێمە پێشەوەی کە کۆرۆنا بەم شێوەیە تەشەنەی کرده بێت لە پارکی سامی عەبدوڕەحمان زۆر جار ئەمان بینی کە ماراسۆن یاخود کێبڕکەی پاسکیل سواری هەبوو بە زۆرێک لە هونەرمەندەکانمان بەشداریان نەکرد و ڕێژێکی زۆریش خانمانی تیا بوو. پێم وایە ئەگەر بمانێت ئەمە بکەین بە کولتور ئەبێ خانمان یەکەم کەس بن کە دەست پێشقەر بن. بەو شێوەیە ئەتوانی بیکەین بە کولتور ئەگەر هەر ئەو خانمانی کە بەشداریان نەکرد لەو کێبڕکێنە هەر هەمان کەس هەستن بە هاتوچۆکردن بە پایسکل دڵنیا بن کە هەموو ڕێچکەکان لەلایەن خانمان و ئەشکێنرێت ئەگەر خۆیان حەسکەن و بیانێ بەردەوام من بەو شێوەیە. جا ئەگەر تۆ دەست پێ بکەی ئەتوانی لە ماڵەوە تا ئێرە بە پاسکیل بەی سۆوان ڕێگەکە زۆر دوور خۆتە زانی چێنێک لە پاڕا بەڵام ئەوەیە کە هەولێر زۆر خۆشە بۆ پاسکل لە خوڕین. جەنە من لە سلێمانی زۆر هیلاکە بووم لە بەروی ئەوەنەی بەرزی و نزمیتیانەوەی هەوراستیە سلێمانی و دوهۆک قورسە بۆ پاسکل لە خوڕین. هەولێر زۆر خۆشە ئەتوانی بەڵام لە وەرزی گەرماشانە چونکە ناتوانانی بەرگێ و گەرمای ناگری دەبێت بزلترێک ئاو ببەستی بە پاسکیلەکەەوە. بەڵام ئێمە چەند وەرزێکمان هەیە کە گەرماکەی زۆر نییە ئێمە توانین لەو وەرزانە هەم ژینگە بپارێزین هەم تەندروستی خۆمان هیچ نەبێت لە ساڵێکە 3 مانگێک 4 مانگێک بۆ شێوە بین زۆر پێم وایە کە بۆ تەندروستیمان و بۆ ژینگەش سوودمەند دەبێت. بەڵێ بەخێوکردنی باڵندەکان لە هۆنگ کۆنگ نەریتێکی کۆنە و مێژوێکی دێرینی هەیە بەڵام لە دوای بڵاوبوونەوەی ئەنفلۆنزای باڵندە کۆرۆنانی ئەمان ئەنفلۆنزای باڵندەیە لە ساڵی 1997 خواستی خەڵک بۆ کڕین و بەخێوکردنی باڵندە لە وڵاتە کەمی کرد. ئەمەش بازاری فرۆشتنی قەفەسی باڵندەش لە وڵاتە بە هەمان شێوە هەرکەمی کردو ژمارەی ئەو کەسانی کە بەم پیشەیەوە خەریک بوون زۆر کەمتر بوون. ئێرە بازاڕی فرۆشتنی باڵندە و قەفەسە لە هۆنگ کۆنگ. ئەمە ئافرەتە تەمەن 78 ساڵە چان لۆکچۆی لە ساڵی 1950 پیشەی دروستکردنی قەفەسە لە دوکانەکەی. بەم پیشەوە سەرقاڵە و یەکێکە لەو دەگمەن کەسانێکە لە هۆنگ کۆنگ تا ئێستا و بەردەوامە لەسەر کارەکەی. ئەو پێی وایە کە پیشەکەی بەرەو لە ناوچوونە و خواستی خەڵک لەسەر بەخێوکردنی باڵندە لە ماڵەوە کەمی کردووە. ئەم پیشەیە بەرەو لە ناوچوونە هیچ کەسێک هەوڵی فێربوون و دروستکردنی قەفەسەکان نادا. کارێکی قورسە گەنجانی ئەم سەردەمە حەز بە کارێکی لەم شێوەیە ناکەن. من یەکێکم لەو دەگمەن کەسانەی کە ئێستا لە هۆنگ کۆنگ بەم پیشەیەوە سەرقاڵم. لە دوای ساڵی 1997 و تەشەنەسەندنی ڤایرۆسی باڵندە لە هۆنگ کۆنگ یاسا و ڕێساکانی حکوومەت لەسەر قەدەغی بەخێوکردنی باڵندە خواستی خەڵکی بۆ کڕینی باڵندەکان و بەخێوکردنیان لە ماڵ یاخود شوێنی کارەکانیان کەمی کرد. بەمەش خواست لەسەر کڕینی قەفەسیش کەمی کرد و بازاڕیان لاواز بوو.
بیرمە پێش تەشەنەسەندی ڤایرۆسی باڵندە لە هۆنگ کۆنگ لە نێوان ساڵانی 1950 بۆ 1960 بازاری باڵندەکان لە هۆنگ کۆنگ جوڵەیەکی زۆری تێدا بوو. کڕیاری باڵندەکان زۆر بوون. بەخێوکردنی باڵندەکان لە نەریتێکی کۆنەوە لە هۆنگ کۆنگ کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 200 ساڵ پێشزاینی. ئێستا دوای تێپەڕبوونی ئەم هەموو ساڵە هێشتاش خەڵکی هۆنگ کۆنگ وەکو ڕابردوو ڕوویان لە بازاڕی باڵندەکان نەکردوێتەوە. چەند لوکی تەمەن 78 ساڵیش پێوایە لە نەمانی بازار و نەمانی هاوپیشەکانی و هیچ کەسێک لە توێژی گەنجانی ئەم سەردەمە بۆ فێربوونی چۆنیەتی دروستکردنی قەفەسەکان ئەوە پیشەکەی بەرەو لە ناوچوونە. دێنا فەریقی، کوردستان 24. بۆ خۆپاراستن لە کۆرۆنا لێکۆڵینەکان بەردەوامە، بەڵام ئەبێ پشت بۆ لێکۆڵینەوانە ببەستین کە کەسانێکی پسپۆر ئەو لێکۆڵیناوانە ئەکەن و دواتر دەرەنجامەکەی ئەڵێن. بۆیە براوەیەکی خەڵاتی نۆبڵی پزیشکی دەڵێت بە ڕێگەی دروستی هەناسەدان خۆت لە کۆرۆنا بپارێزە. لویس جی ئینگنازۆ کە براوەی خەڵاتی نۆبڵی پزیشکیە داوا لە هاوڵاتیان دەکات لە ڕێگەی لوتەوە ئۆکسسیژین هەڵمژن، چونکە ڕێگەیەکی دروستی هەناسەدانە و مەترسی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ناهێڵێت و ئاماژەی بۆش کردووە هەناسەدان بە دروستی و تەندروستی سوودی زۆری بۆ جەستەی مرۆڤ هەیە بە تایبەت لا ڕوبەڕووبوونەوەی هەوکردنی ڤایرۆسەکان. بەڵێ پزیشکان بەردەوام جەخت لە بەکارهێنانی دەمامک و دەستکێش و کەوتنەوەی کۆمەڵایەتی بۆ خۆپاراستن لە کۆرۆناکەنەوە، بەڵام چەند ڕێگەیەکی دیکەی سادە و ئاسانیش هەیە کە ڕێگری لەو ڤایرۆساکەن، ئەویش بە هەمان ئەو ڕێنمایەکە ئەو پزیشکە دەریخیا خود بڵاوی کردوتەوە کە زیاتر بە لوت هەناسەبن، بەڵام هەندێک کەس هەیە کێشیان هەیە، کێشەی تەندروستیان هەیە، یاخود هەر سروشتی خۆی وایە کە هەرگیز نەیتوانێت بە لوت هەناسەبات، هەر بەدەم هەناسەیەوە. ئاخر هاژە هەناسەدان بەدەم تەنانەت قوڕگ وشکە کاتەوە، چونکە ناو قوڕگ وشکە بێ ئەمەش نابێ ئێمە بێڵین ناو قوڕگ ماوشکەوە بە بەردەوام شێدار بێت لەبەریکە ڤایرۆسی کۆرۆنا نەتوانێت لەوێ خۆی جێگیر بکات و هەر ئەو وردەموانەی ناولوت ئەو ڤایرۆسانە یا ئەو تەپوتۆزە هەر شتێک هەیە بیانگرێت بۆیە وا باشترێکە ئەگەر ڕاهاتوین بەو شێوەیە خۆمان ڕابێنین بەوەی کە هەناسەدانی لەسەر هەناسەدانی لوت و بەشکوم تەندروست بمێنینەوە تا ئەم کۆرۆنا لە کۆڵمانە بێ ئەڕات. بێگومان کاتێ باسی هەر شارێکەکەی یەکسەر بۆ نمونە بە شتێکە ناچرێتەوە کە ئەڵی بۆ نمونە هەر شارێک بە تایبەتمەندێکی کولتوری بازرگانی سروشتی بەو شتانە بێناسێتەوە، بەڵام بارسلۆنا جگە لەو تایبەتمەندیانەی شێوازی ئەندازەی بیناسازی و بواری وەرزشی کە هەیەی ئەمە بێگومان کاڵین بارسلۆنا یەکسەر بە وەرزشەکەی ناسینەوە، بەڵام یەکێکی دیکەی ئەو هۆکارانەی کە بۆتە خاڵی بەهێز و گرنگی ئەو شارە بیناکانێتی شێوازی ئەندازەی بیناکەی و سەرنجڕاکێشی لە ڕووی گەشتیاریەوە. ئەوە ژوای کردو ساڵانە بە ملیۆنان گەشتیار سەردانی ئەو شارە دڵڕفێنە بکەن. انشاءالله هەموو هەوادارانی بەرسلۆنە و یانەکانی بارسلۆنا پایتەختی هەرێ بارسلۆنا پایتەختی هەرێمی کەتەلۆنیایە، دووەم گەورەترین شاری ئیسپانیایە کە دانیشتوانەکەی بە ناوچەکانی دەوروبەریەوە دەگاتە نزیکەی 4 ملیۆن کەس. ناو مێژوەکەی شاری بارسلۆنا وەک ئەفسانەکان دەگێڕنەوە هام لیسار بارسا باوکی هانیبال بونیادی ناوە، بۆیە تا ئێستا بەو ناوەوە دەناسرێتەوە. لە سەرەتاکانی سەدەی 20دا کەتەلۆنیەکان داوای سربەخۆییان کرد و لەو کاتەشەوە داواکاری بۆ سربەخۆیی زیاتر لە هەرێمەکەدا بۆتە جێگەی گفتوگۆ و ململانەی توندیش لە نێوان فەرمانڕەوایانی ئیسپانیا و هەرێمی کەتەلۆنیا دەبینرێت، بە تایبەت مەدریدیەکان و کەتەلۆنیەکان، ئەوەش بە تایبەت لە یاریەکانی تۆپی پێ بە دیاریکراویش یاری کلاسیکۆ ڕەنگی داوەتەوە. ئەو تایبەتمەندیانەی بارسلۆنا کە سەرنجی گەشتیارانی سەردانیکەران ڕادەکێشێت ئەندازەی بیناسازی بێوێنەیە کە هەر ئاپارتمانێک خاوەن شێوازی بێوێنەی خۆیەتی کە جیای دەکاتەوە لە باڵەخانەکانی دیکە. لارامبلا شەقامی لارامبلا شەقامێکی سەرەکیە هاوشێوەی شەقامی ئیسکانی هەولێر و سەهۆڵەکە لە سلێمانی دڵی شارەکەی و بەردەوام پڕجوڵەیە. شەقامەکە زنجیرەیەک چێشخانە و کافتریا لە خۆ دەگرێت و بە شێوەی 24 کاتژمێر هاتوچۆی پیادەی تێدا هەیە. لەو شەقامەدا بۆ هەر لایەک بڕوانیت وێنەی دوو عاشق و معشوق دەبینیت، ئەوەش سیمایەکی دیکەی جوانی بەو ناوچەیە بەخشیوە.
باخچەی جۆیل ناودارترین باخچێ و زیاتر لەوە دەچێت نمونەیەکی هوەری بێت بە هەشتێکە لە سەوزایی کە بە سەدان جۆرگوڵ و دانانی جۆرەها پەیکەر شێوازێکی نمونەیی دەبەخشێت. بارسلۆنا سنتەرێکی گەورەی سیاسی و دارایی و گەشتیاریە. بەندەرەکەی یەکێکە لە گەورەترین بەندەرەکانی دەریای ناوەڕاست و داهاتێکی بێوێنە بۆ شارەکەی دەستەبەر دەکات. بارسلۆنا ساڵانە سەدان هەزار گەشتیار بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و مانەوە لە ناو سروشتی دڵڕفێنیدا سەردانی دەکەن. بەشێک لە گەشتیارانی ئەو شارە ئارەزومەندانی تۆپی پێ و یاریەکانن چونکە هەمیشە جوڵەی وەرزشی لەو شارە هەیە. بە بینینی دیمەنە سەرنج ڕاکێشەکانی بارسلۆنا کۆتایی هێنین بە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباش بە هیواین هەمیشە تەندروست باش و لە خۆشیابن. تاس بینەکە کۆتا ڕۆژی هەفتەیە بە خۆتان دەستپێرین و خۆتان لەگەڵ.